بەڕێز سەر لەگەڵا من کرد ئەگەر بەبیرت بێ. فەرمە قوربانگیان قسە بکە هەتا بەبیرمێتەوە. مامۆستا جانە من هەموو قسەکانم بەڕاست و درستی و بەڕوون و ڕاشکاویەکەم هەتا بەڕێزیشتان بەبیرتان بێتەوە. من هەم لە فەیسبووکیش لە ئەکاونت لە پەیجنا لەگەڵ بەڕێزت فرێند بە من ئەو گەنجەم کە لە سنووری هەولێر دانیشم کە پار ساڵمانجی پێنج کە ویستم لەسەر زێ گەورە هەوڵی خۆخنکاندنم دا بەڕێزت نامەت بۆ من ناردوو تەنانەت هەموو سنوورەکە تەلەفۆنی بۆ من کرد بوو هەتا خەڵکی خۆی و زۆربەی لیانیەکان ئەگەر بەبیرت بێت تەنها بە تەلەفۆنی تۆ لە قسەکەم پەشیمان بوومەوە ئەگەر بەبیرت بێ و زۆر داوای لێبردیشەکەم کە ئەو کات زۆرت تەلەفۆن کرد بوو نە تەلەفۆنی تۆ نەمتوانی هیچ کەس هەڵ بگرم لەبەرەی ئەشیاکانم هەمووی لە لێوی ئەو ڕووبارە گەورە بەجێژ بوو ویستم هەتا نزیک ناوچشم کردبوومە ناو ئاو ویستم لەبەرەوەی دڵم تونندە بوو مامۆستا گیان لەسەر قسەی تو گەڕام و بڕوا بکانی هەتا زۆر خەڵکیش پێیان نامۆ بۆ یان گوت مامۆستا چۆن تۆی ناسیوە ینی سەریان پێهات ینی تۆ کەسێکی گەورە و ناسراوی کە تۆ بەمەت گوت ئەگەر بەبیرت بێ ئەو کات وابزانم بەبیرت بەبیرم هێت لە ڕێگەی مزگەوتە گەڕامەوە دوای نوێژ عیشا بوو مۆبایلەکەم دەرکرد هەر لە خۆمەوە سوبحان الله سێری فەیسبووکم کرد گەنجێ نووسیبووی ماڵ ئاوا و گردنم ئازاکەنی ئێستا خۆمە کوژم سەیرم کرد فرێندمە لە ڕێگەی ماسنجەرەکەەوە تەلەفۆنم بۆت ئەکرد زۆر تەلەفۆنم ئەکرد ئەمیز دوو قسەت بۆ بکەم و پەشیمانت کەمەوە چکە من تۆ ناناسم بەڕاستی بە سەیرم کرد لە ڕێگەی مەسنجەرەوە ئەتوانم پەیوەندی پێوەکەم ئیتر باش بۆ ئەو بوو دوای محاولەیەکی زۆر شەش حەو جەڕسێکم کرد هەڵت گرت و کۆمەڵی قسەم بۆت کرد ئیتر لەو کاتە بڕیارە داوتت مامۆستا لەسەر قسەکانی تۆ من ڕاشکە مامۆستا گیان ئەمن هەموو شتێکم بڕان بۆ کێشەی سەرەکی مشتی و مامۆستان بەخۆم ئێستا 28 ساڵم بەڵام یعنی لە تەمەنێکی زووە لە 16 ساڵیەوە تا ئێستا یعنی سەردانی چەند مامۆستایانیشم کردو یعنی دڵم زۆر تەندێت بە ئێستاشەوە کە قسەت لەگەڵەکەم مامۆستا یعنی من بەخۆم لە گوندێکی سەر بە هەولێرە ژیم پێڵێن گوندی مام خاڵان دەکەوێتە باکووری خۆرەوەی هەولێر نزیک زێ گەورە ئەو کات کۆتایم بە هەموو شتێکی نابوو تەنها لەبەر قسەی تۆ لەبەر خاتری ڕیشی تۆ ئەمن ئەو شتەکەم نەکرد بەڵام ئێستاش بۆی هاتمە مای قسە لەگە بکەم مامۆستا لە مێسنجەریش چەند ڕۆژێکە نامەت بۆ نێرم بەڵام دیارە مەشغوڵی نازام ناتوانیت جواب بدەیت مامۆستا بە ئێستاشەوە ئەو دڵتوندیم هەرمایە بەڕاستی لەبەرەوە حەزم کرد قسەت لەگەڵ بکەم هەتام و ئەوانەی کە بینەریشن جویان لێوێ بە تایبەت کوردانی دەرەوە ئەمن بەخۆم لە ڕووی مادیەوە زۆر توانم نییە بچمە دەرەوە مامۆستا بەڵام لێرە لەو گوندەی خۆ مامۆستا سبحانە لەعنی کە ئەچمۆ بۆ ئەو گوندە دڵم تون دەبێ ئەرێ بە سەد زەلام قورجیان تون گرتوم کە لەو گوندە دێمە دەرەوە یعنی ئاسایی چا ئەبمەوە یعنی من ناومە لێرە بژیم حەزم بە دەرەوێ مامۆستا لە ڕێگەی وەزم خراپە ناتوانم بچمە دەرەوە بەڵام لەبەرەوەی تۆ وەرەثەت الئەنبیائی جێنشینی پێغەمبەرمانی صلی الله علیه وسلم مامۆستایەکی عەمامە پاک چێگە عەمامە پاک نەبای من ئێستا قسە لەگە بەڕێستم ناکرد هیوادارم مامۆستا لەبەر خاتری خوای لە ڕێگای ئەو کوردانەی دەرەوەبی هەر کەسێک بێ حەزم بە دەرەوێ بەڕاستی یعنی هەم لەوێ هەم ئیشەکیش ئەتوانم بیکەم هەمیش لەوێ خۆم لەبیر بکەم بەڕاستی بە ئێستاشەوە شتم هەر لە مێشکە مامۆستا بەڵام یعنی لەبەرەوەی ئەو کات لەسەر قسەی تۆ ئەوەم نەکرد حەزم لێ نەبوو شتەکە دووبارە بێتەوە ڕاستی قوربانگیان برای شیرینم طبعا دڵتونیەکەت مادام پەیوەستە بە مانەوەت لەو گوندەیە هەوڵدە لەو گوندە بارکە بڕۆ بۆ ناو شار لە هەولێر لە شوێنێ لەوانە کەسابەت خێزانداریش نیم مامۆستا خێزانداریش نیم بەڵام نەک لە هەولێر مامۆستا هەر حەزەکەم بە دوای لێرە بڕۆمەوە حەزی خۆمە لەبەرەی کۆمەڵێک کاوڕێم کاتی خۆ لێرە بوو با من سەریکە با من شتێک بە جەنابەت بڵێم بۆ چۆ ئەڕۆیت بۆ چۆ ئەڕۆیت مامۆستا جان هەر وڵاتێک بێت تەنها بەس لێرانە بڕۆم لەبەرەوەی زۆربەی هاوڕێ براگیان نەزانین چۆن ئینسان لە دنیاە ئەبێت خاریتەی طریقی هەبێت باشە تۆ ئەبێ بزانی هەدەف و ئامانجت چییە لە چی وڵاتێک ئەژیت و بۆچی ئەڕۆیت و ئایا لەو وڵاتەیە لە چی شارێکدا ئەنیشی تۆ هەر لە خۆتەوە مل ئەنیت و ئەڕۆی بۆ چۆ ئەڕۆی کاکەگیان وەڵی مامۆستا جەنە من یەک بخۆم حەزم لە وڵاتی بەریتانیا لێوە نقطەیەکش مامۆستا نقطەیەکیش تازە پێش بێمە مایکەوە کەمرتێنا مایکێکێکیان ناوی کاک سیڤەر بوو سیڤەر محەممەد هەڵەنا بم زۆر داوای مای چێکرەگاوی شوەر بگری ئەو برایەمان سپاس دەکەم تۆ واز دەبێ کاک سیڤەر بێنەوە تەرتیبە بێ بەڵام جەنابەت کاکەگیان ئەو برایانە لە بەریتانیا باشە تخوا ئەگەر کاک عەبدوڵڵا بتوانیت کاک گۆڤارم بۆ بێنی بۆ ئەوەی قەناعەت بەم برایەمان بکە من چۆن قەناعەتم پێی کرد کە خۆی نەکوژێت
ئاواش قەنەعەتی پێ بکات کە ڕێگەی هەندەران لە ئێسایە ڕێگەیەکی زۆر غەڵەتە بە تایبەت بریتانیا ئەڵمانیا ئەمانە قوربان ئەوەی کە سەفەری بووە کات جارێ لە ڕێوە ئەیگرنەوە کەنە ناو کەمپێکەوە و ناوی ئەنووسن ئەینێرنەوە باشە قوربانگیان اینجا جەنابەت تۆڵی من پارەم نییە کە پارەت نەبێت تۆ ناتوانانی بڕۆی بۆ وڵاتە و ئەو وڵاتە ئێستا خەڵکێکەیە 20 ساڵە لەوێت تا ئێستا جوابی وەرنەگرتووە بێزارە من ینی خەڵکە ناسم تازە گەڕاوەتەوە بۆ سلێمانی خەڵکەیە تازە گەڕاوەتەوە بۆ کەرکووک چەند ساڵێکیش لەوێ بووە هیچ ئیسفادەیەکی نەکردووە جوابت نادەنێ قوربانگیان یعنی زۆر کەسێ لەوێ ماوەتەوە چەند ساڵە گیری خواردووە هیچ جوابێکی نییە جەنابی شت وەکو پارەت نییە وەڕێیەکەی ئەوێش بەو شێوازەیە ناتوانیت یعنی سەفەری ئەو وڵاتە بکەی بۆیە بە قسەی مامۆسای خۆت ئەەکەی هەوڵ بە لە هەولێر لە شوێنێک خانوویە بەکرێ بگرە کە پارەتان هەیە چۆن بڵێ لە شوێنێک نیشتەجێ بەو دەستکە بە کەسابەت و وردە وردە هەتا ماڵ پێکەوانی ئەوە باشترین حەلی تۆیە برا جوانەکە وەڵای ڕاستەکەی مامۆستا بەڵام کێشەکەی من لەوەیە تەنها یعنی لە ڕووی دینەوەش مامۆستا الحەمدوللیلە لە 7 ساڵی بڵێن ڕۆژ و گرین نوێشکردن بەڵام نازانم ئەو دڵتۆم دیای من یعنی زۆر زەوام هاتوتەوە مێشکە دووبارەوە بکەمە بەڵام لەبەرەوەی کات قسەم نەمویست قسەی تۆ بشکێنەوە بڕوا بکە قسەی ئەو هەموو عالەمە هەموو دالایەکی زیاتر لە 20 زاریشت تەلەفۆن کرد بوو تەلەفۆنی تۆ بەلایەکی ئەو خەڵکە هەمووی بەلایەک ڕاستی بەس بیلە مەسەلەی خۆکوشتن و ئەمانە چارەسەر نییە تۆڵی من دیندارم خۆت ئەزانی مردن گواستەوەی ئەم ئینسانەیە لە ژیانێکەوە بۆ ژیانێکی تر باشە ئەوە تا بە نەسی فەرموودە بە نەسی ئاەت هەر کەسێک خۆی بکوژێت قیامەتیشی ڕەشە بێ کاکەیان یعنی پێغەمبەر فەرمیە صلی الله عليه وسلم هەر کەسێک بە هەر شتێک خۆی بکوژێت لە قەبرەکەیە بەوە خۆی ئەکوژێ و زینو ئەبێتەوە یعنی ئەگەر تۆ خۆ بخنکانایە لەو ئاوەیە ڕۆژانە لە ناو قەبرەکەیە ئەخنکایت و زینو ئەبوویتەوە ئەخنکایت و زینی ئەبوویتەوە کەواتە ئەگە بتوێت لە ناخۆشیەکان ڕزگارە بێ خۆکوشتن چارەسەر نییە برای شرینە بەڵکو خۆکوشتن زیاتر قوڕەکە خەستەکاتە و ماڵکاولی بە دوای خۆیانێنێت و مەسەلەی ئەوروپاش لە مێشکی خۆت دەرکە ئەوروپا بۆ کەسێکە بێ ئیمکانیەتی هەبێ و چەند ساڵێ لەوێ دانیشتی بێت خاوەنی بزنس و کۆمەڵی پرۆژەی بازرگانی بێت بەڵام تۆ لە ئێستاە نە هیچت بەدەسەوێ سەفەر بکەی نە ئەوێش بەڕاستی شوێنی دانیشتن و شوێنی ژیانە ڕاستەکەی مامۆستا وەڵڵا ئینشاءڵڵا دواتریش ئەگەر هەر مێسنجەرەکەت ئەگەر کار بکە دوای هەر بە تایبەتتریش قسە لەگەڵ بەڕێز دەکەم لە خزمەتان قوربانگیان خوای گەورە ڕەحمت لێ بکات و دەرگای خێرشت لێ بکات